بەڵێ بەڕێز دەیڤد واڵاس سەرۆکی دامەزراوەی فەر ئیرنجی دوای سەبارەت بە ینی ئەوەی دوای جەنگ بژاردەکانی دانوستان لە نێوان ئێران و ئەمریکایە چییە و چۆنە بێ و دەگەنە چی دەگەنە ڕێککەوتن یاخودنا بەڕێز واڵاس سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێن ئایا ئەمریکا دانوستانی بێمەرجی دەوێت زۆر سپاس محەممەد سپاس بۆ کوردستان 24 کە ئەم نیخستۆتە پەخشەوە گفتوگۆ دەکەین لەبارەی ئەمریکا و ئێرانەوە لەو وەچەرخانە گرنگەدا دەزانین ئێران کارکتەرێکی خراپ بوو لە ناوچەکەدا چ لە لوبنان بێت چ لە غەزە یان لە یەمەندا لە سووریا لە عێراق بە هەمان شێوە ئەو وڵاتی ئێوە تێدا دەژین لەو شوێنە تەنانەت لە هەرێمی کوردستانیش کاریگەری هەبووە لە یادمە ئەو موشەکانەی کە ئاراستەی هەولێر کران و بزنسمانێکی بێتاوانی پێکوژرا ئەمە ئەو ساتەیە تێیدا تێدەگەن لەگەڵ هێرشەکەی ئێمەدا کە بۆمبی حەشارگەشتکردمان بەکارێنە کێشەکەی 14 تۆم بووە ئێستا سیدی ناتوانن کۆنتترۆلیان لەسەر ناوچەکەدا هەبێت ئەمریکا بە تەواوی ناوچەکەی کۆنتترۆل کردووە پێشتریش باسم کردووە بۆ برایانی ترتان لە نێو دەسەڵاتدارانی سونەدا بە هەمان شێوەش ئەمڕۆژ لێرەوە دەڵێم هەموو کەسێک لە وڵاتەکەتاندا بزانن کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئامادەیە هەر کارێک پێویست بێت بیکات ئەمریکا ئەمریکا ئامادەیە هەر کارێک بێت بیکات ئەوان بینین بە وەستاندنی پیتاندنی یۆرانیۆم لەلایەن ئێرانەوە و ڕاگررتنی سزاکانی سەر ئێران لەلایەن ئەمریکاوە ئەمە بینین لە بڕوادام ئەگەر سزاکان هەڵبگیرێت ئەو کاتە تەنیا لەژێر ڕێنمایی زۆر توندا دەبێت و بەرامبەرەکە دەبێت پابند بێت بە تەواوی پێداچوونەوە بە هەموو مڵکەکانیان دەکرێت چونکە هەر شتێک ڕێگری لە ئەمریکا یاخود ڕێگری لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمی بکرێت لەوەی پشکنین لە هەموو وردەکاریەکی بچووک بکات لەو یۆرانیۆمەی هەیەە و خاڵێکی دیکەش کە پێشترکە کەس باسی نەکردووە ئەگەر بتانوێت وزەی ئەتۆمیتان هەبێت یۆرانیۆم تاکە بژاردە نییە تۆریۆم بژاردە ڕاستەقینەکەی بۆ وڵاتانێکە ئێمە دەزانین سەرنجیان لەسەر ئەوە هەیە یاخی بن و پابندی یاسای نێودەوڵەتی نەبن هەندێک وڵات هەن بەشێک نین لە ڕێککەوتنامی بڵاو نەبوونەوەی چەکی ئەتۆمی پێشێلیان کردووە لە ڕێگەی ڕێگریکردن لە ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و ئەمەش هۆکارەکەی ئەوە بووە سنووری 160 پیتاندنیان بە زاندووە ئەو کاتە قبولکراو نابێت باشە بەڕێز واڵاس ینی ئێران داوای سزادانی ڕافایل گرۆسی کردووە و وەزیری دەرەوەی ئەمریکا ژەڵێ ئەمە شتێکی قبولکراو نییە لە سەروبەندی دانوستاندا ینی ئەمە ئاماژەیەکی نێرێنی نییە لەلایەن ئێرانەوە بۆ زانیاریتان ئەوان لە دوای ئەوەی ئێرانی بێتاوانیان کوشت و بەرپرسانی سەربازیان کوشت ئاماژەی ئەرێنیان بڵاو کردوێتەوە ئەوان ئەو کارە دەکەن ئەوان کارەکە بۆ ئیسرائیل دەکەن لە ڕێگەی کوشتنی کەسایەتیەکانی خۆیان بەڵام لە هەمان کاتدا ئێرانی بێتاوان دەکوژن ئەمەش قبولکراو نییە ئەمە کارێکی ناوخۆییە بەڵام لە پێناو مرۆڤایەتیدا ئەمە قبولکراو نییە باشە ئەکرێت چی ڕووبات یانی ئەمە لە هەفتەی داهاتووە ئەگەری بەهێز چییە ڕێککەوتنە بینین گفتوگوی باشە بینین ینی یان وەکو پێشتر گفتوگۆکان چەند جەلسەیەکی تر دانیشتنیانەوێ بۆ ڕێککەوتن یاخود ئەگەری ڕێککەوتن لە پاش ێرشەکان نزیکترە بۆ زانیاریتان لە کۆتایی جەنگی دووەمی جیهانی دانوستان کە کرا بە تەواوی لایەنی بەرامبەر دەستبەردار دوژمن دەستبەردار ئەگەر لەو بڕوایدان دەتوانن خۆیان کە لە ڕق بکەن یاخود
کات بکوژن بەرامبەر بە ئەمریکا و لە کاتێکدا ئەمریکا سەرۆکەکەی دۆناڵد ترامپ ئەوان هەڵەن دەبێت وانەکە فێر بن زیاتر فێر بن لە ڕێگەیەکی سەختدا فێر بن لەم کاتێ ئێستا هیچ بژاردەیەکیان نییە ناتوانن دانوستان بکەن لەسەر هیچ بنەمایەکی هێزدا ئەوان دەبێت نمونەی سەپاندنیان بەسەر جێبەجێ بکرێت ئەمریکا کە بەسەریان دەسەپێنێت دەبێت قبوڵی بکەن ئێرانیەکان دەبێت ئەمە قبول بکەن بێ ئەوەی هەست بە دوودڵی بکەن و گوماناوی بن یاخود کات بکوژن ئەگەر نا ئاگری دۆزەق بەسەریاندا دەبارێت و ئەمەش باش دەزانن ئێمە وڵاتێکی بە هەست و میانڕەو بووینە بەڵام قبول ناکەین چیدی بە خراپە مامەڵەمان لەگەڵ بکرێت یاخود ئەمریکی بێتاوان بکوژرێت ئێمەش زۆر لەمە نیگەران بووینە لە خاڵی یەکەم کۆتایش لەمە بێزار بووینە ئێستا کاتی ئەوەیە ئەمریکا بڵێ نەخێر بە هیچ شێوەیەک نەخێر هیچ دانوستان لەمەدانیا ئەمە تاکە ڕێگەیە کە بکرێت قسەمان لەگەڵ زلێنسکی کرد بەم شێوەیە لە کۆشکی سپی بە هەمان شێوەش لەگەڵ ئێرانیەکان قسەیان لەگەڵ دەکەین بە هەمان شێوە قسەیان لەگەڵ دەکەین قسەکەم لێات نەکەی ئێمە دانوستان دەکەین ئەمە شتێک نییە ئەوان کارتیان هەبێت ئێمە هەموو کارتەکانمان هەیە باش دەزانن باشە معقولە ئێران ئەو هەموو زەرری بەرکەوتووە لە پاشەوە هێرشانەی ئەمریکا و ئیسرائیلەوە بە تایبەتی ئەمریکا یعنی بەبێ مەرج بچێتە ناودانوسانەوە بەبێ مەرج چوونە ناودانوسان لەلایەن ئێرانەوە خۆکوژی سیاسی نییە ئێوەش حەقی خۆی نییە زۆر داواکاریمان دەبێت دڵنیام ستیڤ ویتکۆف دانوستانکاری ئێمە و هەروە سەرۆکەکەمان و مارکۆ ڕوبیۆ وەزیری دەرەوە پیتر هێگسێت وەزیری بەرگری ئەوان زۆر قسەیان دەبێت بە ئێرانیەکان بڵێن بەڵام هیچ پرسیارێک نابێت بەڵکو لێدوان دەبێت ئێمە مەرجمان دەبێت و چاوەڕێی چەند خاڵێک دەکەین لەواندا ئێمە چاوەڕێ ناکەین ئەمریکا زیاتر دانوستان بکات ئێمە شەڕمان ناوێت ئاشتیمان دەوێت بەڵام ئاشتی بە ئاشتی بەدینایەت بۆ هەمووان سەلمان کاتێک گورزیان لێدەوەشێنی یاخود زۆر بە وردی هێرش دەکەێت سەر دامەزراوە ئەتۆمیەکانیان و بنکە ئەتۆمیەکانیان ئەمە جەنگ دروست ناکات بەڵکو لێدوانێک و دەربڕینێکی هێزە و ئاشتیت نابێت بێ ئەوەی هێزی خۆت سەرەتا نیشان بدەیت و لە ئیدارەی ڕابردوودا ئەوان تەنیا لاوازیان دەربڕی و ئەمەش لەلایەن ئێرانیەکانەوە یارمەتیدەر بووە بەڵام ئێمە دەبێت بە ئێرانیەکان نیشان بدەین کە ئێمە چیتر قبول ناکەین بە چاوی کاغزێک سیر بکەین ئەمەش بە شێوەیەکی تەواو دەرمان بڕی کاتێک تەقەمەنیەکی گەورەی حەشارگەشکێن هەر یەکی 14 تۆم بوو زۆر بێکەم و کوڕی ئامانجەکەی خۆی پێکاوە بە تەواوی هەر سێ دامەزراوە ئەتۆمیەکەی بۆ پیتانی یۆرانیۆم خاپور کرد بەڕێز واڵاس سیاسەتی کاتکوشتن لەگەڵ ترامپ سەرەگرێ نەخێر کاتکوشتن قبولکراو نییە ئەوان لەمە ڕزگاریان نابێت لێک کاتکوشتنیش لێک تەکتیکی کاتکوشتن ڕزگاریان نابێت یەک تەکتیکیش ئێمە قبولی ناکەین چیتر کاتکوشتن قبول ناکەین هاوپەیمانیەکمانەیە ئێستا هاوپەیمانیەکە پێکاتووە لە برایانمان لە وڵاتانی عەرەب برایانمان لە کوردستان و ئەو ئەوروپیەکانیش هەمومان لەسەر هەمان لاپەڕین ئێران نابێت چەکی ئەتۆمی هەبێت و پرسیار لە من دەکەی باشترین شت چییە کە دەکرێت هەفتەی ڕابردوو هەفتەی داهاتوو ڕووبدات لە هەفتەی داهاتوودا دەسەڵاتی ئێران کە لە 1970 هاتە سەر دەسەڵات چیتر لەوانەیە بوونی نەمێنێت بۆیە خەڵکی ئێران لەوانەیە ئازادیان هەبێت بۆ هەر ئێرانیەکیش کە ئەمڕۆ گوێبیستی ئێمەیە کە هەست بە نەهامەتی دەکات یاخود هەست دەکات ژیانێکی سەختی هەبووە هەست دەکات سزایەکی زۆری لەسرە ئەوان دۆخیان باشتر دەبێت و حکوومەتەکەش باشتر دەبێت بەڕێز دەیڤ واڵاس سەرۆکی دامەزراوەی
فەیر ئێنرژی لە واشنگتنەوە سپاس با ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت. Having me on today. Thank you, Mohammed, and thanks K24. Have a pleasant day. زۆر سپاس.